بەردی گورچیلەیەکێکە لەو کێشانەی کە تووشی زۆربەی کەسە بێت لەبەرەوە ئەمڕۆ بابەتی تەندروستی ئەمڕۆمانە بێت بەردی گورچیلە بزانین بەردی گورچیلە چییە، ئەو کارەکانی توشبوون چیە، نیشانەکانی چین و هەروها چارەسەر و خۆپارێزیەکانیش باسەکەین لەگەڵ دکتۆر سامان ئەنوەر واحید کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕە و نزۆکی پیاوانن. بەخێر بێ دکتۆر، بەیانیت باش. بەیانی ئێوە و بینەرانیش باش. دکتۆر سەرەتا با لەوە دەست پێ بکەین بزانین بەردی گورچیلە چییە و چۆنێتی دروست بوونەکەشی باسکەین. بەڵێ خۆی لە ڕاستیە گورچیلە یەکێک لە کارەکان و ئەرکەکانی ئەوەیە کە ئەو ئاوازیایی لە گیانە هەیە دەریدا و لەگەڵ ئەوەیە ئەو خەیانەی کە لە گیانایە بەڵانسیکە ئەوەی کە زیادەیە دەریکە. بەردی گورچیلە بریتە لە نیشتن و کۆبوونەوە بە کریستاڵبوونی ئەو خەیانەی کە لە میزە هەیە بەگشتی و جۆری زۆرە بە تایبەت ئەتوانین بڵێن 5 جۆری سەرەکی هەیە. ئەم جۆرانەش هەر جۆرێکی هۆکاری خۆی هەیە. باڵای زۆر چاکە. جۆرەکان ئێمە لە ڕاستیە 5 جۆری سەرەکیمان هەیە وەکو وتمان. بەربڵاوترین یان باوترین جۆریان لە 2 ماددە پێک دێ کە کالیسیۆم و ئۆگزالێتە، پێڵێن کالیسیۆم ئۆگزالێت. ئەم بەردانە لە 80 نەخۆشەکانمان لەم جۆرەیان هەیە و ئەم جۆرە پێویستی بە 3 مەرج هەیە بۆ ئەوەی دروست بێ. ئەبێ لە میزە خستی میزەکە هێندە زۆر بێ لە ئاستی کالیسیۆم زیاتر لەوەی کە توانەوەی هەبێ لە ناو میزەکەیە و ڕێژەی ئۆگزالێتیش زۆر زیادێ و لە هەمان کاتە ئەو ماددانەیە خۆ ئەو شتانەی کەوا لە میزە بە نۆرماڵی هەیە و گرنگێک و پێویستە بۆ ئەوەی خەیەکان بەیەکەوە نەلیکێن و نەنیشێن و نەبن ببرد ئەوانە کەم بنەوە. واتە زۆربوونی کالیسیۆم، زۆربوونی ئۆگزالێت و کەمبوونی ماددەی ستریت کە زیاترین ماددەیەکە نایڵێ خەیەکان پێکەوە بلکەن. بۆ نمونە ئەمەی کە کالیسیۆم زیاد ئەبێ ئایا نەخۆشەکە خۆی کالیسیۆم زۆر ئەخوا لە خۆراکەکانیە یاخود ڕیخۆڵەکانی بە شێوەیەکی نائاسایی زۆر کالیسیۆم هەڵەمژێ. ئەمیش طبعاً ئەرکی ڤیتامین دیە ئەگەر ئەو کەسە زیاد لە پێویست ڤیتامین دی بخوا یان لەو وڵاتانەی کە هەتاو زۆرە و ڕۆژ درێژە لە وەرزی هاوینە هەتاوێکی زۆر بەر کەسەکانەکە ڤیتامین دیەکی زۆر دروستە بێ و کالیسیۆمێکی زۆر هەڵەمەژرێت دوجار کالیسیۆمێکی زۆر لە میزەکە ئەبێ و هەندێک جار لە هەندێک حاڵەتە گورچیلەکە خۆی توانای گێڕانەوەی کالیسیۆمی نییە بۆ ناوگیان واتە لیکێک هەیە لە کالیسیۆم ئەمەژە بێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی کالیسیۆم. سەبارەت بە ئۆگزالێت 2 جۆری سەرێکی هەیە. ئۆگزالێت لە هەندێک نەخۆشە لە جگەر خەلەلێک هەیە کە ناتوانێت ئۆگزالێت داشتێنێ و ئۆگزالێتی زۆر دروستە بێ و ئەمەش حاڵەتێکی نادرە. زیاترین ئەو کەسانن کەوا نەخۆشی ڕیخۆڵەکانیان هەیە، ئیلتیهابی ڕیخۆڵی درێژخایانیان هەیە یاخود بەهۆی نەشتەرگەریەکەوە ڕیخۆڵەکانیان بڕاوە بەشێکی ئەمانە ماددەی ئۆگزالێت زۆر ئەبێت لە ناو ڕیخۆڵان بە زۆری هەڵەمەژرێەوە دوجار بە زۆری لە میزەکەیان دەرەچێت و ئەگەر ماددەی ستریتیش کەم بێ ئەمە بێتە هۆکاری ئەوەی ئەم کالیسیۆمە بەم ئۆگزالێتەوە بلیکێ و ببێ بە خەیەک کە توانەوەی قورسە لە میزەکەیە ئەنیشێ و پاش ئەوە ئەم خەیانە بەیەکەوە ئەلکێن وردە وردە گەورە ئەبێ بە ببەردێک. جۆری دووەممان بەس جۆری یەکەم بووناوەم بابەتەکە زۆری هەڵوەدەین ئاسانی کەینەوە بە شێوەیەکی کورد باسیکەین. جۆری دووەمیان جۆری یوریک ئەسیدە. ئەمە لە 105 حاڵەتەکان ئاوان ئەو جۆران هەیە کەمترە بەڵێ و زیاتر لەو کەسانن کەوا نەخۆشی دائالملوکیان هەیە واتە یوریک ئەسید زۆر دروستەکە لە گیانیان یاخود نەخۆشیەکیان هەیە کە خانەکان زۆر تیادا شتێوەکو نەخۆشیێکی پێستی بە قووەت ئەو نەخۆشانەی شێرپەنجیان هەیە ئەو نەخۆشانی دەرمانی شێرپەنجە وەرەگرن ڕەنگە لەم حاڵەتانەیە زۆر بێت. جۆرێکی ترمان هەیە پێڵێن کالیسیۆم فۆسفەیت ئەمیش لە 105 حاڵەتەکانە. ئەمیش بە هەندێک حاڵەتی تایبەت هەیە کەمە ئەم حاڵەتە کە تفتی ترشی میزەکە ئەگۆڕێ لەم کەسانە توانای ئەوەیان نییە میزیەکەیان pH میزەکەیان لە ئاستێکی باشا بێت دایمە میزەکەیان قاعیدیا خو بەرزە مادەی فۆسفێت لە میدیایەکی قاعیدیا ئەنیشێ و لەگەڵ کالیسیۆم یەکەگرێ و ئەبێ بەبەر. چوارم جۆرمان جۆری
ئەو بەردانەیە لەو نەخۆشانەی کەوا ئیلتیهاباتیان زۆرە ئەمەش چەند مادەیەکی زۆر بەیەکەوە ئەلچێ ئەویش بەهۆی گۆڕانکاری لە PH میزەکە زیاتر لە نەخۆشی شەکرە و لەو ئافرەتانەی کە زوو تووشی ئەم جۆرەیان زۆرەیان ئەمیش بڵێ وڵی ڕێژەکەی تۆزێک سەیرە 2 بۆ 20 لە سەتا ئەمیش چکە ئەگۆڕێت چکە بەپی پەیوەندی بە نەخۆشیەوە زیاترە بۆ ڕێژەکەی جیازە جۆری کۆتا جۆرێکی بۆ ماوەیە کە پێڵێن جۆری سیستین لە سەتا یەکی حاڵەتەکانیان تۆزە کەمتریش ئێمە بەرچاومانەکەی باشە لە قسەکانی تۆم بۆم دەرکەوت کە زۆر جار ڕەنگە کێشەکە لە گورچیلەکە خۆی نەبێ لە ئەندامەکانی تری لەشە بۆن منە کۆندامی هەر سایان لە ئەو کەسانی کە لە دائالمولوکیان هێتۆ باسی کرد بەڵام لە گورچیلەکەشا ئەو نەخۆشەی لێ دەرەکەوێت بەردی گورچیل بۆ ئەوەی ئەو کەسە بەردروستکە دوو جۆر هۆکارمان هەیە هۆکاری ناوەکیمان هەیە هۆکاری دەرەکیمان هەیە هۆکارە ناوەکیەکان پەیوەندی بە تەمەنەوە هەیە زیاتر لە تەمەنی 20 ساڵ بۆ 50 ساڵ خەڵکان تووشی دووچاری بەردەبن پەیوەندی بە جەندەرەوە هەیە با بڵێن لە نێرە هێندەونیەک بۆ دوو هێندەی ئافرەتان توش ئەبن هێندەی بەو نەخۆشیانەوە هەیە کە ئەو کەسە هەیەی ئایا شەکرەی هەیە ئایا نەخۆشی هەوکردنی ڕێخواڵەکانی هەیە ئایا ئەلمولوکی هەیە هەرێکی لەم نەخۆشیانە یاخود نەخۆشیەکی هەیە کە پێویستەکە هەندێک دەرمان بەکارێنی هەندێک دەرمانیش ڕەنگە بێتە هۆکار بۆ دروستبوونی بەر واتە ئەم هۆکارانە ناوەکین هۆکارە دەرەکیەکان پەیوەندی بە ڕێژەی ئاو خواردنەوە هەیە پەیوەندی بە و خۆراکانەوەی ئەو کەسە ئەیخوا لایفستایلی بەگشتی با بڵێن و ئەو وڵاتی تیای ئەژی ئەو کەش و هەوایی تایەژی ئەمانەش زیاتر تەبان لا وڵاتە گەرمەکانە هەیە لەو شوێنانە هەیە کە وشکی هەیە و گەرمیەکی زۆر هەیە وەکو وڵاتی خۆمان و وەکووتمان لە پیاوە زیاتر لە ئافرەت و لە تەمەنی 20 بۆ 50 ساڵ باشە دکتۆر ئەگەر باس لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە بکەین بە شێوەیەکی ورتر بزانین هۆکار چییە کە کەسێک بەردی گورچیلە لە جەستەیە دروستە بێت بەڵێ طبعا ئەوەی کە باسمان کرد خۆی پێویستی بە کۆمەڵی هۆکاری زۆر هەیە بۆی ئەو کەسە دووچاری بێتەوە یەکێ لە هۆکارەکان هۆکارە ناوەکیەکانیەتی وەکوتمان ئەو نەخۆشیانەیە ئەو دەرمانانەی وای لەکە کە دووچاری بێ لەگەڵ ئەوەشە ئایا لە چۆن ڕێژەی ئاو خواردنی چەندێکە ئەو خواردنانەی ئیخوا تا چ ڕادەیەک پەیوەستە بەو کریستاڵەیە بەو ڕمڵەیە بەو خێی کە هەیەی زۆر ڕەنگە ئەگەر جۆرێ لە خێی زۆری هەبێ بۆ نمونە باڵێ ئەگەر کالیسیۆم ئۆکزالێتی بێ کە لە 180 حاڵەتەکان بۆ نمونە ئەم کەسە بەردی هەیە کالیسیۆم ئۆکزالێتە ئێمە ڕێنمایی یەکەین کەوا ئەو خۆراکانە نەخوا کە کالیسیۆم و ئۆکزالێتی زۆرتیایە ئەگەر ئەم کەسە پەیڕەوی ئەو ڕێنمایانەکە بە تەکید دووچاری ئەبێتەوە جارێکی تر وە لە هەمان کاتە هەندی حاڵەت هەیە لە گورچیلەکانە بەعزە جارێ لیکی مادەی کالیسیۆم هەیە لیکی مادەی فۆسفێت هەیە هەندێک جار گورچیلە توانای بەرزکردنەوەی PH میزی نییە ناتوانێت هەر میزێکی زۆر ترش دروستەکە هەندێک مرۆڤ جیاوازە لە هەندێک مرۆڤی تر میزێکی زۆر ترش دروستەکە کە زیاتر مادەی یوریک ئەسید چەندێک کەمیش بێ لەو کەسە ئەگەر دائالمولوکی نەبێ ئەگەر PH-ەکە زۆر نزم بێ ئەو کریستاڵە دروستە بێ و ئەو ڕەمڵە دروستە بێ و میزەکەیەکە گرێواتە هۆکار چەند هۆکارێکی زۆرت هەیە پێویستە مەرجە بۆ ئەوەی دروست بێ لە هەمان کاتە هۆکارێکی زۆر گرنگی تریش ئەوەیە ئەو پرۆتین و ئەو مادانەی خۆی گورچیلە دەری ئەدا بۆ ئەوەی ئەو خیانەیەک نەگرن واتە خۆپارێزیەکی هەیە گورچیلە لە زۆربەی کەسەکانە هەیە ئەو کەسانی کەوا بەردیان دووچاری بەردەبن ڕەنگە ئەو خۆپارێزیان نەبێ مادەی سترێتمان هەیە کە ناڵێ خوێەکان بەیەکەوە بن هەروەها مەگنیسیۆم لە هەندێک شوێن باسی فلۆرای دەکرێت چەند پرۆتینێک هەیە وەکو GAG پرۆتین TM پرۆتین ئەمانە بەعزە مەوادێکن ناڵێ کالیسیۆم بە جۆرەکانی تری خەوە بنووسێەوە بلیکێ و دووچار نایانە بەرپرس باشە دکتۆر زۆر جار باز لەوە کرێت کە پاشماوەی دەرمان لە ڕێگەی گورچیلەکان و لە ڕێگەی میزەوە ئەچێتە دەرەوەی جەستەمان زۆر بەکارهێنانی دەرمانەکان ئیتر کام جۆری دەرمان بێ جەنابەت بەمان باسکەی کاریگەری ئەکاتە دروستبوونی بەردی گورچیلە بەڵێ خۆی زیاتر ئەو دەرمانانەی کەوا پەیوەندیان بە میزکردنەوە هەیە مودەرڕەکان مودەرڕەکان زۆربەی مودەرڕەکان کە بابەتی بۆ نەخۆشی زەخت بەکاردێ بۆ نەخۆشی لاوازبوونی دڵ بەکاردێ هەندی حاڵەتی تریش هەیە کە ڕێژەی ئاولێجانە زیاکە ئەو نەخۆشە پێویستی بە مودەرڕێکە کە ئەو
گۆڕانکاری بکانی باڵێن ڕێژەی میزکردن زیاد بکە لە هەمان کاتە گۆڕانکاری و تێکدانی خێیەکانی گیانەکە ئەو حەبانە یا ئەو دەرمانانە زیاترین ئەو دەرمانانن کە خێیەکانی گیان و ڕاستە ڕەنگە ئەگەر ئاوێکی زۆر لە میزەکەیا بێ خێ کەمترە بەڵام هەندێک خێ زۆر بە شێوەیەکی زیاد لە میزەکە دەرەکەوێت کە ئەبێتە بابەتی یا هۆکاری دروستبوونی بەردی گورچیلە. باشە کاتە زیاتر من مەبەستم ئەو دەرمانانە هۆکار نییە کە ئێمە ڕۆژانە ڕەنگە بەکاری بێنین ئازار شکێنەکان یاخود دژە هەوکەرەکان ئەوانی کە خەڵک بە شێوەیەکی ئاسایی ئەتوانن بەکاری بێنن. ئێمە دژە هەوکەرەکان و ئازار شکێنەکان نان ستیرۆی دڵیانیوانی کە زیاتر بۆ هەوکردن و نەک هەوکردنێکی بەکتیری هەر هەوکردنێک یاخود بۆ ئازار ئەوانە زیاتر ئەگەر بە شێوەیەکی درێژخایەن بە لەمە بە ئەم بابەتەمان جاری پێشوش باس کرد لە سستبوون و لاوازبوونی گورچیلە زیاتر لە ئافرەت سەر ئێشە پشت ئێشە زۆرە ئەو دەرمانانە کە ئەگەر بە شێوەیەکی زۆر زیاد بەکاری بێنن کاریگەری ئەبێ لەسەر توانایی گورچیلەوە سستبوونی گورچیلە بەگشتی نەکۆکو بەرد. باشە دکتۆر مەجە تەنها ئەو بەردە لە گورچیلەکانان دروست ببێ یاخود شوێنی تر ڕێڕەوەکانی میزەڕۆ و یا شوێنەکانی تری کە پێویستن بە میز و میزەڕۆ دروست ببێت. ئێمە ڕێژەی زۆری هەرە زۆری بەردەکان کە دروستە بن لە گورچیلەوە دروستە ئەبن بەڵام لە هەندێک کەسا لە میزەڵانیش لە برەوەی میزەڵان ئەو شوێنەیە کە میزەکە کۆ ئەبێتەوە بۆ چەند سەعاتێک پاش ئەوە لە دەرفەتێکی گونجاوە ئەو مرۆڤ ئەچێ دەسەگەینە بە ئاو میزەکە لە برەوەی لە یەکۆ ئەبێتەوە لە هەندێک حاڵەتە لە ناو میزەڵانیش بەردروستە بێ بە تایبەت لەو کەسانەی کەەوە لە ڕاڕەوی میزەلان با بڵێن دەرچەی میزەڵان کێشەیەکیان هەیە ئایا ئەم دەرچێ زیاتر ئێمە لە پیرەکانە ئەیبینین لە پیاوانە بە هۆکاری گەورەبوونی پرۆستات یاخود تەسکبوونەوەی بۆری میز یا لە هەندێک حاڵەتی نەخۆشی میزەڵان کەوا نەخۆشی عەسەبی میزەڵان یاخود دەمارەکانی میزەڵان پێڵێن مەتانە عەسەبیە یاخود میزەڵانی عەسەبی کە کارکردنی میزەڵان بۆ بەتاڵکردنەوەی خۆی لە میزەکە تێک ئەچێ و زۆربەی کات پاش میزی ئەمێنێ بۆ ڕێژەیەکی زۆر ئەمەش ئەبێتە هۆی خستبوونەوە و چڕبوونەوە و ئەو خەیانەی کە تایەتی ئەنیشێ و بەیەکەوە ئەلکێ و ئەبێتە هۆکاری بەردی. باشە دکتۆر ئەگەر ئێستا باز لە نیشانە دیارەکانی بوونی بەرد بکەین لە گورچیلەیە بزانین نیشانەکان چین؟ بە دوو شێواز دێن نەخۆشەکان هەندێک جار نەخۆشەکە فەحسەکە بۆ حاڵەتێکی تر وە لە ڕێی ئەنی بە سوتفە هەستەکەن کەوا لە ڕێی سۆنەرەوە بێ لە ڕێی تیشکەوە بێ سیرەکەن کە بەردێک هەیە و بەپێی ئەوە ئیحالەیەکەن بۆ لای ئێمە وە هەندێک نەخۆشیش دێ بە نیشانە سەرەکیەکانی بەردی گورچیلە ئەوەیەکەوە ئەو بەردە ئەگەر بجوڵێ و بەرەو خوارەوە بێ یان ملی حوزی گورچیلە بگرێ ئەمە بێتە هۆکاری ئەوەی لە پڕا دەرچەی ئەو گورچیلەیە بگیرێ و میزەکە دروستە بێ بەڵام توانای هات نەخوارەوەی نییە بەرەو میزەڵان ئەمەش گورچیلە ئاوسێنە هۆکارە بێتە هۆکاری ئەوەی ئازارێکی زۆر زۆری بێن نەخۆشەکە بە شێوەی پێچ دێ ئازارەکە و ئازارەکە زۆر بەشی دەتە لەگەڵ یا دڵی تێکەڵ دێ ڕەنگە بڕشێتەوە و ڕەنگە سارد و گەرم کا ئارەق کاتەوە بێهێز بێ لەگەڵیا و ڕەنگە لەگەڵ ئەوەیە ئەو میزەی کە ئیکا خێنی پێوە بێ یاخود لە کاتی میزکردنەکەیان ناڕەحەت بێ ئەمە وەکو ئەم دوو نیشانە سەرەکیە نیشانێکی تریشمانەیە ئەویش کە بەرد ئەبێتە هۆکار بۆ مزعافات هەندێک کەسمان هەیە کە یەک گورچیلەی هەیە و بەردێتێتە بۆری میزەکە و ئەبێتە هۆکاری ئەوەی ئیتر توانای میزکردنی نابێنی میز ناتوانێت میزکا میزەکە دەرناچێت ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە میزەکە بگەڕێتەوە یۆریا و کراتین بگەڕێتەوە خوێنی و تووشی سستبوونی گورچیلەی کتوپڕ بێ لەوانەیە یاخود ئەگەر لە هەردوو گورچیلەیە دوو برد بێتە خوارە سوتفە هەردوو لا بگرێ بە هەمان شێوە کێشەیەکی گەورە یاخود ئەم بەردە بێتە هۆکار بۆ هەوکردنیەکی بەکتیری لەو کاتەیە نەخۆشەکە تووشی تاولەرزێکی زۆر ئەبێ و ڕەنگە ناو حەوزی گورچیلە ئەو میزە بگۆڕێ بۆ ئیلتیهابات و جەراعەت ڕەنگە بەشێکی گورچیلە بتەقێ و ئەو ئیلتیهابە بگاتە دەوروبەری گورچیلە و احتیمالە ئەو ئیلتیهابە بگاتە خێنیش کە ئێمە پێڵێن حاڵەتی تەسەممی خوێن ینی مزعافات و مەشاکلی زۆر زۆرە ئەگەر زوو فریایی نەکەوی بوونی جیران لەگەڵ هەوکردن
هەوکردنی بەکتیری وەکو حاڵەتێکی ئەمێرجنسی وەکو حاڵەتێکی کتوپڕی تاریە کە ئەبێ زۆر بە زووی چارەسەریکەین بۆ ئەوەی مزعفاتی تری توش نەبێن. باشە دکتۆر پشکنینی میزی ڕۆتینی ئەوەی کە هەمومان ڕەنگە لە ژیانمانە لە ماوەی بۆ 6 مانجارە یا کەمتر زیاتر بیکەین هیچ دەرەخەت لە بوونی بەردی لە گورچیلەیە؟ بەڵێ پشکنینی میز بەتەکید زۆر زەرورە زۆر باشە و ئێمە زیاتر لە ڕێی دوو شتەوە ئەزانین ئایا یاخود سێ شت ئەزانین بەرتە یاخود وەکو شتێک وەکو کولیەک وەکو کلیلێک بۆ ئەوەی چێک بکەین بۆ بزانین بەردهەیەیان نە یەکێ لەوانە بوونی ئیلتیهابی بەردەوام و دووبارە بووەوە ئەمە لەم حاڵەتانەیە ئەبێ بگەڕین بزانین ئایا بەردهەیە کە هۆکار بێ کە شتێکی نامۆیە و لە ناوگیانی مرۆڤەکەی و ئەبێتە هۆکار بۆ ئیلتیهاباتی متەکرر هەندێ نەخۆش بەهۆی ئەوەی کە لە فەحسی میزەکەیانە خوێن دەرەکەی ینی بە چاوی خۆی نبینێ بەس لە فەحسەکە خوێنی هەیە ئێمە ئەم خوێنە بۆ دوو جار چێکیەکەینەوە ئەگەر بزانین دوو جار لە سەریەک یان دوو جار لە سێ فەحسا دوو دانەی خوێنی تایە لە بە فەحسەکە ئەبێ چێکی گورچیلەکانی بکەینەوە ئایا بزانین بەرد یا هەر نەخۆشیار حاڵەتێکی تریتە حاڵەتی سێمیش ئەوەیە بوونی کریستال یاخود ئەوەی کە خۆمان پێڵێن ڕەمڵ بریتە هەر لە ئێمە باشەی زانستی پێڵێن کریستال کە خێە دوو خێ بەیەکەوە ئەلکێن و ئەم کریستالە خۆی یا ئەم ڕەمڵە خۆی لە خۆیە وەکو نیشانەی نییە و تەنها گرنگی ئەوەیە کە ئێمە چێک بکەینەوە بزانین ئەم ڕەمڵە پەیوەستە بەوەی لەم ڕەمڵەوە بەردێکیش دروست بوو بێ کە چێکمان کرد و زانیمان بەردروست نەبووە و بەردی نییە ئەتوانین هەندێک ڕێنمایی بینێ کە ئەم ڕەمڵەکەم کاتەوە چارەسەرێکی ئەو تۆی کێشەی زۆر گەورە نییە. باشە دکتۆر ڕەنگی میز بۆ نمونە کەسەکە کە خۆی هەستی پێ بکات تا چەند گرنگە لە دیاریکردنی نەخۆشیەکانی گورچیلە و بەتابەتریش بوونی بەرد لە گورچیلەیە؟ زۆر جوانە ڕەنگی میز بە ئەوش ئەتوانم بڵێم بە سێ شێوە پەیوەندی هەیە بە کار و ئیشی چالاکی گورچیلە ئەگەر ئەو کەسە دایمە میز بکە زۆر خست بێ هەستکار ڕەنگەکەی زۆر تۆخە ڕەنگە ئەمە کێشەیە کە بێ لە گورچیلەکان یا ڕەنگە ڕێژەی ئەو خواردنەوەی کەم بێ ئەو کەسە هەندێک جار نەخۆشەکە هەستەکە شتێکی نامۆ وەکو خڵتەیەک وەکو شتێک لە ناو میزەکەیەتی یاخود خوێن ئەبینێ بین ئەمەش یەکێکە لەو نیشانانەی کەەوە ئەبێ نەخۆشەکە سەردانی پزیشکی پسپۆر بکە و لە چارەسەر بگەڕێ هەندێک جاریش نەخۆشەکە هەستەکە ئیلتیهابی هەیە ئەو میزەی ئەیکە هەستەکە ڕوون نییە یعنی نەک خەڵتەوە ڕوون نییە ڕوونێک تەڵخە ئەو تەڵخێش بەڕاستی لە هەندێک حاڵەتە نیشانەیە بۆ ئەوەی کە بەعزە ڕمڵێک هەیە کە فۆسفێتی تیاوێ تەڵخی دروستەکە و لە بەعزە کاتێکشە ئیلتیهابێکی زۆر تەڵخی دروستەکە. باشە دکتۆر باز لە خۆپارێزیەکان بکەین چکە بە جۆری بەردەکانە بۆمان دەرکەوت کە زۆربەی پەیوەندی هەیە بە خواردن و ستایلی ژیان و ئەمانەوە جای خۆپارێزیەکان چی بۆ ئەوی کە توش نەبین؟ بەڵێ خۆپارێزیەکان ئێمە بەگشتی لە ئاو خواردنەوە دەست پێکەین هەموو جارێک ئاو خواردن ئەبێت لە هاوینە لە لیترونیە بۆ 2 لیتر ئاو بخواتەوە هەموو کەسێ لە زستانە ڕەنگە کەمتر پێویستت پێبێ لیترە لیتر و 200 بۆ لیترونیە ئاو بخۆیتەوە ئەو کەسانی کە بەر دروستەکەن ئەتوانن زیاتر لەو ڕێژەیەش هەتا 2 لیترونی 3 لیتریش ئاو بخۆنەوە بۆ ئەوەی میزێکی ڕوونتر دروستکەن چکە وەکو وتمان خۆی میز بریتە لە ئاو خێ ئەگەر ئاوەکە کەم بێتەوە ئەو خێە خست ئەو میزە خستە بێتەوە ئەو خێیانە ئەبن بەبەر ئەگەر ئاوەکە ڕێژەکەی زۆر بێ خێیەکە زۆر بێ بە هەمان شێوە ئەو خێە ئەبێتە هۆی ئەوەی کە با بڵێن میزەکە خست بێ و بنیشێ ئەمە وەکو ئاو خواردن وەکو خۆراک وەکو خواردن بە پێی جۆری بەردەکە جیاوازی هەیە لەوە بە شێوەیەکی گشتی ئێمە خێ کە ئەکرێتە چێشتە و پێمان باش نییە زۆر خێ بخورێ بەرەوەی خێ خۆی لە ڕاستیە کالیسیۆم نییە سۆدیۆمە بەڵام سۆدیۆم کە زۆرە بێ لە خوێن و زۆرە بێ لە میز کالیسیۆم لەگەڵ خۆیان ڕاکێشێ ئەمە بێتە هۆی ئەوەی کالیسیۆمێکی زۆر لە میزەکەیە بێ لەبەرەوە خێش پێمان باش نییە بخورێ گۆشتی حەیوان کە مادەی پرۆتینە و ئەم پرۆتینە دائشکێ ڕێژەیەکی ئەبێ بە مادەی یوریک ئەسید ئەوەی کە باسمان کرد لە دائالملوکە بۆیە پێڵێن دائالملوک واتە ئەوانەی کە بڵێن پاشاکان گۆشتیان زۆر خواردۆ لەوە هاتووە و لە هەمان کاتا هۆکاری تریش هەیە PHی
میز ئەگۆڕێ و چەند هۆکارێکی زۆری هەیە مادەی ئۆگزالێتی تایە زۆر بۆ کالیسیۆم ئۆگزالێت بەردەکان بە هەمان شێوە ڕێنمایی ترمان ئەوەیە کە ئەگەر ماست و شیر و ئەوانە ڕێژەیە زۆری تایە کالیسیۆم پەرداخی ماست 250 بۆ 300 میلیگرام کالیسیۆمی تایە ئێمەش لە ڕۆژێکە 1200 میلیگرام کالیسیۆممانێ واتە ئەگەر شیرەمەنیەکان کەم کاتەوە نەک نەیخوا کەمی کاتەوە زۆر باشە هەندێ خواردنی تریش هەیە خۆراکی تریش هەیە کە عینەن هەندێک مەوادی خراپی تایە لەوانە پاقلەمەنیەکان لەوانە چەرەزات هەندێ میوەی وش کراوە ئۆگزالێتی زۆری تایە بامیە ئۆگزالێتی زۆری تایە جەرجیر سپێناخ ئەمانش زۆر ئۆگزالێتی تایە یعنی واتە ئەو خۆراکەی کە باشە بخۆتی لێ بپارێزی بە پێی جۆری بەردەکەیە مەرجنیە هەموو کەسێ هەم بەڵام بەگشتی ئەو خواردنەوەی زۆر کەم خواردنی گۆشت و کەم خواردنی خوێ بە هەمان شێوە کۆنتترۆلی هەر نەخۆشیە کە هەتا ئایا زەختە ئایا شەکرەیان برزبوونەوەی یوریک ئەسیدە و لایف ستایلێکی کەوا وەرزشی تیاابێ ئەو ژیانەی ئێمەمانان کە پێوەستە بە دانیشتن و بە لەسەر مێزبی ئەوی زیاتر میشە لێرە کە دانیشم لەگەڵ پزیشکە بەڕێزەکانی وەکو جەناب تا قساکەم لە کۆتایی قسەکانە هەمویان ئەڵەن ژیانێکی تەندروست ستایلی ژیانێکی تەندروست هەموومانە گەڕێنەوە سەر ئەو کاتە زۆر گرنگە بۆ بینەرانیش کە ئاگاداری ئەو شتە بن دکتۆر با باسی چارەسەرەکان بکەین بۆ بەردی گوشی لە بزانین نوێترین چارەسەرەکان چی چارەسەرەکان خۆیان لە چەند جۆرێک ئەبینەوە بە پێی حاڵەتی نەخۆشەکە ئایا هاتووە هیچ نیشانەیەکی نییە یا هاتووە بە ئازارێکی زۆرەوە یاخود بە مزعفاتەوە هاتووە ئەوە بە هەمان شێوە جۆری بەردەکەی واتە لە چی پێک هاتووە ژمارەی بەردەکەی لە شوێنێکی گورچی لایەتی وە قەبارەکەی واتە بابەتەکە زۆر معقدە بەڵام بەگشتی ئێمە چارەسەرەکان هەندێک حاڵەت هەیە ئێمە نەشتەرگەریان بۆ ناکەین تەنها ئەگە بەردێکی بچکۆلەی هەبێ هەندێک عیلاج هەیە بە پێی جۆری بەردی پێشووتری ئەگەر هەیبوو بێ یاخود بە پێی جۆری ڕەمڵەکەی هەندێک چارەسەرێ دەینێ هەندێک ڕێنماییە دەینێ بۆ توانەوەی ئەو بەردەواتە لە ڕێی دەرمانەوە هەندێک حاڵەتیش هەیە کە بەردێکی بچکۆلەی هەیە نەخۆشەکە 8 ملیم 10 ملیم تا 15 ملیم و ئازارێکی زۆری بۆ نەکردووە لە شوێنێکە لە گورچی لە کێشەی بۆ دروست نەکردووە ئێمە ئەتوانین بینێرین بۆ ئامێری بەرشکانن کە نەخۆشەکە لە سەر ئامێرێک ڕائەکشێەوە و ماوەی 20 دقە بۆ نیم سەعات شەپۆلێکی سەر و دەنگی لە شوێنی بەردەکە ئەداوە بێتە هۆکاری ئەوەی کەوا بەردەکە درزی تێبکەوێ واتە بشکێت و پاش ئەوە بەردەکە لەیزەر خەڵک پێ لە لەیزەر ئێمەش وامان لێ هاتۆ پێ لە لەیزەر خۆی لەیزەر نییە بەڵام شەپۆلی سەر و دەنگا و بەکاردێ لە هەموو نەخۆشێ بەکارنایانی ئەبێ پزیشکی پسپۆر بڕیاردا لەسەر ئەوەی کە تۆ گونجاوە بۆت یان گونجاو نییە بۆت ئێمە نەخۆشیان هەیە دێت 30 میلیم بەردێکی هەیە و ئەڵێ دراوسەکەمان شکانیەتی منیژەمەیە بیشکێنم ئەوە ناکرێنی ئەبێ بەڵێ بە تەکید وەکو وتمان ژمارەکەی قەبارەکەی جۆرەکەی هەندێک جۆر هەیە بە هیچ شێوەیەک ناشکێ بە و جیهازە بە پێی چڕی بەردەکە ئەمە لەو حاڵەتانە تەبانەمە لە ناو گورچیلە لە بەشی سەرەوەی حالب ئەتوانین ئەم ئامێرە بەکاربێنین هەندێک حاڵەتی ترمان هەیە کە پێویستەکە ئێمە نەشتەرگەری بۆ بکەین نەشتەرگەریەکانمان خۆشبەختانە هەڵدڕینی نەخۆش و کلاسیک نەشتەرگەری کلاسیک زۆر کەم بۆتەوە زیاتر لە ڕێی نازوورە نازووریش لە با بڵێن لە ڕاڕەوی میزەوە ئێمە ئەچینە ژوورەوە بۆ ناو میزەڵان پاشان بۆ ناو بۆڕی میزەکە و سەرچاوەیەکی وزە بەکارهێنین بۆ ئەوەی ئەو بەردە بشکێنین ئایا ئەگە میکانیکی بێ بە لێدان بە بەرکەوتن بیشکێنین یاخود لە ڕێی لەیزەر کە ئەمەیان لەیزەری ڕاستەقینەیە ئەمەیان لەیزەرەکەی واتە لەیزەر لە ناو لەشی مرۆڤەکە بەکاردێنێک لە دەرەوە لی بیت لەیزەر لە بەردەکە دێن و بەردەکە وردەکەین ئەگەر لە ناو حالب بێ ئەگەر لە ناو گورچیلەیە بێت ئێمە ئەتوانین بە لەیزەری بە نازوورێک بڕۆین کە نەرمە توانای ئەوەی هەیە کە هەموو ژوورەکانی یا هەموو بەشەکانی حوزی گورچیلە ببینێ و بە هەمان شێوە بە لەیزەر وردیەکەی ئەو بەردە و ئەتوانین پارچەکانی دەربێنی و ئەگەر پارچەکانی زۆر وردبنیان ڕێگەیەکەی کە ئەکرێ بە خۆڵ وەکو خۆڵی لێدێن پێویست ناکە نەخۆشەکە خۆی بە ئاسانی فڕێدا جۆرێکی تریشمان هەیە کە ئەویش ئەگەر بەردی هەبێ گەورە بێت یا چەند دانەیە بێت لە ناوگورچیلە ئێمە ئەتوانین لە کەلەکەوە کونێک دروستەکەین ئەم کۆنا لە بینی پێست و حوزی گورچیلە
پاش ئەو بە ڕێگەی چەند ئامێرێک فراوانیەکەین تا ئەبێتە قەبارەی تقریبان تیرەی 1 سانتیم ئەوجا بەو تیرە 1 سانتیمە مازۆرەکە ئەچێتە ژوورە و بە هەمان شێوە سەر چاوەیەکی وزە بەکارهێنن بۆ وردکردنی بەردەکە و ڕاکێشانی پارچەکەی باشە دەستەکانی خۆش بێ